ئیشی ئەمەمی زەحمەت و هیلاکیە. ئەمە چیەکەی بەتەمای چیت؟ ئەمە کریپی دووبەیە بە حەشوەی فستق و کێکی بڕاونی. ئێستا بۆ دووبەی شتێکی تایبەتە کام شعرێ بۆ بە ترێند ئێمەش بە کریپێکین کە شتێکی زۆر جیاوازە و ئێمە هەمانە. ئەی باشە ئەو هەموو شتێکە ڵاوەکەی ئەی چۆن جامە خەڵک بە دانێکی بۆ خوێ بەتەنیا ئەی چۆن تامەکەی منە جیاوازە حەز ئەەکەی بیخۆیت ینی تامێکی جیاوازی هەیە زۆری شیرین نییە بە پێی قەرەباڵکەکە وا دیارەکە زۆر شیرینە بە زوانیە زۆر گەورەیە. ئەی چۆن ئەمە کریپی دووبەی بەڵە ئەمە داهێنانی چییە؟ ئەمە داهێنانی خۆمە خۆم بە شێوازێک بەڵا ئەمەشم گۆڕیوە من زۆربەی شتەکانی ئێمە دەستکاریم کردووە زۆربەی شیرینیەکان تەنهاش تەنانەت ئەو شیرینیانەی کە زوو باوکم دروستی کرۆ باوکەیان من گۆڕیومە ستایلیە گۆڕم شێوازەکەی گۆڕم شیلەکەی گۆڕم ئەمە بەپی ئێستا بڕات بەپی ئەم سەردەمە بڕوە ئێستا لەوانێت لەم کاتەیە ئەم شانە دروستکەم 5 ساڵی تر بگۆڕێ ئەرەوەڵا ئیشی ئەمەمی زەحمەت و هیلاکیە بەزین پێێتەوە باس نا بەزەی بە منانێتەوە ئێمە ڕەنجی هیلاک بوون و ئارەخی ناوچاومانایی خوێن هیوادارم هەموو گەنجێک ئیش کات کەس ڕیکۆردی سینە پاقلاوەکەشکان سینێ پاقلاوەکە بڵێ بەتەمایە 2 سینی بخوا لەگەڵ چەند شتێکی ترا بەم نزیکانە داشەنین یعنی بیکە بە 2 سینی پاقلاوە بەڵێ زۆر نییە ئەی خوات شیرینی ئێمە خورێت ئێستا حجمەکەی گەوری هەیە لە مایدا ئێستا کەسانێک بە بەردەم ماڕۆی ئەموو فەرمودانێکدی بابە من بەوە تێر ناخۆم هەژنوەکەم مایە هەر خواردی کورە وتمەوە دەدانەوە خوارد کوڕێوتی لە پشتی تۆ دەیتریشم خوارد واگەولی نەبوو شیرینەکانمان ئەخورێت چونکە زۆر شیرین نییە تامێکی جیاوازیە حەزەکەی بیخۆی تامی ڕاستەقینەی فستق و گوێس لە ناو شیرینیا لای ئێمە هەیە واتە بە هەندێک جار باسیەکەن ئەڵێ وڵا ئەوەی کە هەیە فستق نییە یا شتێ نییە تۆ لە سایسە بەکارێنی ئەی تەبعاً ئەی چۆن ئێمە فستقی ئەنتاڵ بەکارێنین 100% فستقێکی ئەسڵ و پاک و خۆشە لە ڕووی پاکیەوە مەبەستم ئەوەیە توێکڵوشت هیچی پێوە نییە فستقێکی ڕووتی سەوزە